سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بێت هەمیشە وتراوە گەیاندنی پەیامی ژینگەی لە ڕێگەی چالاکیە هونەریەکانەوە زۆر بەباشی ئەگاتە هەر تاکێکی نێو کۆمەڵگە بۆ ئەوەی هەمووان بتوانین پارێزگاری زیاتر لە ژینگە و سەرچاوە ئاویەکان بکەین بۆیە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیش و بە تایبەتی لە شاری سلێمانی یەکەم ڕۆژی فستیڤاڵی هونەر و ئاوەدانی لە سەیرانگای دوکان بەڕێوە چووکە فستیڤاڵێکی پڕاوپڕ لە چالاکی هونەری لە خۆگرت بوو. بەڵام دووەم ڕۆژی فستیڤاڵەکە لە کارگەی کللتورە بە خۆشحاڵیەوە ئەم شوێنەی کە من تیا وەستاوم هەندێک لە گەنجە خۆبەخشەکان هەندێک لە گەنجە چالاکەکان لێرە ئەیانەوێت پەیامی ژینگەی بگەێنن لەم بەشەی پرۆگرام پێم خۆشە کاک نەبیل ئیبراهیم وەکو سەرپەرشتیاری تەواوی فستیڤاڵەکە لە هەمان کاتە سەرۆکی ڕێکخراوی پارێزەرانی ئاوی کوردستان هەندێک زانیاری بە ئێمە بەخشێ لە سەرم فستیڤاڵە. کاک نەبیل سپاس بۆ ئامادەبوونت ئەم کاتت باش بێت با لەوە دەست پێ بکەم هەمیشە پەیامی ژینگەی لە ڕێگەی زۆر چالاکی جیاوازەوە ئەتوانرێت پەیامەکە زۆر بەڕوونی بگەیەندێت. دوم ڕۆژی فستیڤاڵەکە لە کارگەی کللتور ئەتانەوێ چۆن پارێزگاری لە ژینگە و سەرچاوە ئاویەکان بکەن. سپاس بۆم هەلە سپاس بۆ ئامادەبوونتان. جمعی ڕابردوو هەینی ڕابردوو ئێمە ئەم فستیڤاڵەمان دەست پێ کرد بەس نەمانتوانین ڕۆژی دوای ئەوە بەردەوامی لەبەری تۆفانێکی زۆر هەڵی کرد فستیڤاڵەکەشمان بە ناوی هونەر و ئاوەدانی. طبعا ئێمە دایمەن هونەر بە توڵێکی زۆر کاریگەرە زانین زۆر بەقوتە لە لای ئێمە هەرچ ینی ئیش هەر کارێکمان کردی بێ بۆ پاراستنی سەرچاو ئاوەکان هونەرمان تێکەڵاو کردووە لەبەرەوەی بەڕاستی پەیامێکە ئاشتەواییە ئەنجا زۆر کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر کۆمەڵگاش و لەسەر ئەو کەسانی کە لە سیستەمەکان ئەنجا بۆیە بەڕاستی ئێمە زۆر بە گرنگمان زانی لە ڕێگەی هونەرەوە ئێمە چۆن بتوانین ئەو پەیامەی کە ئێمە هەمانە بیگەینی بۆ نمونە تارە ڕسوڵ تعفو تارە عەبدوڵڵا کەسێکی خۆبەخشە کە بۆ ماوەی 15 ساڵە لەگەڵمانە ئیشەکا وەکو هونەرمەند بە بەردەوامی کاری ژینگەی لەگەڵ ئێمە کردووە. ئەنجا ئەمڕۆ قرارماننا بڵێ هەفتەی ڕابردوو دووەم ڕۆژی فستیڤاڵەکە نەمانتوانی بگوتمان لە کارگەی کللتور کە ئێمە شوێنی بەڕاستی ئەوە 15 ساڵم ئیش بۆ واکەین چۆنم شوێنە کۆنڤەرتیکەین بیگۆڕین بۆ کارگەیشی کللتور کە بە خۆشحاڵی ئەوە تا بەرهەمەکەی بینی لێرە کللتور فەرهەنگی کوردی بۆ نمونە کەڵەکی کوردی ئەو بەلەمە کۆنانەی کە ئێمە بەکارمان هێناوە لە سەرچاو ئاوەکانە لێرە بوونی هەیە بۆیە کارگەی کللتور شوێنێکی زۆر لەبارە بۆ ئێمە کە بتوانین ئەم نمایشی تا بکەین. اینجا نمایشەکەشمان ئێمە لە ئاوا کردمان هەفتەی پێشتر بەس ئەمڕۆ بەویستمان زانی کە لە وشکانی شابیکەین چکە بەڕاستی بەلەمەکانمان ئاوەکانمان بە تایبەتی ئاوەکان بۆچی ویستان ئەو جیاوازیە بکەن. طبعا ئەم کللتورە ئێستا زۆر کەم بۆتەوە کللتوری بە بەلەم ڕۆشتن کللتوری بەلەمی کۆنی کوردستان و عێراق ئێمە بەکارمانێناوە کەڵەکی کوردی بووە مەشحوف بووە بەس ئێمە هەمومان تێکەڵاو کردووە مەشحوفی عەرەبیمانێناوە کردومانە بە کەڵەکی کوردی کردومانە بە کاتماران بەڵێ لە مشکانی ئێستا دامان ناوە چکە ئەمە بەڕاستی ماڵە ڕاستەقینەکەی ئێمە سروشت و بەلەم و لە ڕێگەی بەلەم و ئێمە توانیمانە بگەین بە قاڕەکانی تر بگەین بە سەرچاوە ئاوەکان سەرچاوی گەیاندنی هەموو مرۆڤایەتی بووە بەڵام ئێستا بەداخەوە لەبەرەوەی ئەوەنە بەنداومان هەیە ئەوەنە بۆ سنوورمان هەیە لە دنیاە ئێستا ئاوی سەربەستمان نەماوە بە بۆنەی بە تایبەتی بەنداوەکان جا بۆیە ئەمە پامیشمان ئەوەیە بۆ تورکیا بۆ ئێران بە تایبەتی ئەو ئاوانەی کە سربەخۆکانیان لە دەست زاوە بەڕاستی تاوانەکەی دەگەڕێتەوە بۆ ئێران و بۆ تورکیا کە ئەو ئاوانە بەهی خۆیان ێزانن چکە ئەو ئاوانەی کە لە سروشتا ئەیبینی لە گۆی زەوی ئابین مافی هەموو فەردێکە کە بەکاری بێنێت ئاوی هیچ کەسێک نییە کەس ناتوانێت خاوەنداری ئەو ئاوە بگەڕێنەوە بۆ خۆی بۆ وڵاتەکەی لەبەرەوە ئاوە بێ سەربەست بێ بە ئازاد بێ بەڵام لە ئێستا وەکوی بینی زەی بچووک لە ئاستێکایە ئاوی دوکان لە ئاستێکە لە مێژووە لە مێژووی پەنجاکانەوە تاکو ئێستا ئەو ئاستی بە خۆیەوە نەبینەوە جا بۆیە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە لە ئێستا لە قەیرانی ئاوە. خۆشبێ کاک نەبیلگیان هەندێک چالاکی تریشە بینین هونەر و میوزیک و ئەم بابەتانەش ڕەنگی داتۆ ئەچینە لای گەنجە خۆشەویستەکانیش بزانین ئەوانیش پەیامیان چیە. سپاس بۆ میوانەکەم کاک نەبیل ئیبراهیم سپاس بۆ وتەکانی کە بەڕێزیان زۆر بە جوانی پەیامەکەیان گەیان جا ئێستا پێمان خۆشە بچینە لای یەکێک لەو خاتوونانەی کە بەیەکێک لە چالاکیەکان ئەوێت پەیامی ژینگەی بگەێنێت خاتو تارام لەگەڵا بێت خاتو تارە سڵاو بۆ ئامادەبوونت بەخێر هاتی پێم بڵێ
تووەکو گەنجێک چۆن ئەتەوێ پارێزگاری لە ژینگەی کوردستان بکەیت چۆن بتانی پەیامی ژینگەی زیاتر و زیاتر بگەێنێ زۆر سپاس ئێوە بەخێر بن ڕاستی ئێمە ئەم فیستیڤاڵانە بەردەوامە و ئەم فیستیڤاڵی ئاوەدانی یەکەم ڕۆژی لە دوکان کردمان ئەمە دووەم ڕۆژێتی و ئێمە هەستین بەکردنەوەی وەرکشۆپ بۆ کۆمەڵک گەنجی زۆر باش تیا بتوانن بە کەرەستەی فرێدرا و ئەو کەرەستانەی کە بەکار هاتووە لە ژینگە چۆن بەکاری بهێنەوە و پەپیت و ماسکی لێ دروست بکەن تاوکو ئەو کۆنسێپتەی کە هەیەە بە پەیامێکی ئاشتیانە هوەر و ژینگە تێکەڵاو بکەن و پەیامەکانی خۆیان کەواتە پێکەوە ئەچین هەم ئێمە و بینەرانیش با بڵێن ئەو کاری کە تۆ کردوتە لێرە لە کارگەی کللتور پێکەوە ئەیبینین و زۆر بە کورتی باسی کارەکەتم بۆ بکە بابزانم چۆن پەیامی ژینگەی زۆر بە باشی ئەگەیێنی خات و تارە پێم بڵێ گەنجان تا چەندە لە ڕێگەی ئەم چالاکیانەوە بەردەوامی ئەیەن بە ئەوەی کە بەشداری بکەن لەم جۆرە فستیڤاڵانەیە ڕاستی گەنجان حەزێکی زۆریان هەیە تا ژینگە و هوەر تێکەڵاو بکەن باشە فەرمۆچۆرە ئەکو با مایکەکە بە لە لای خۆم بێ بڵێ ئەمە ئەم کارەیە کە بە قامیش بەکار هاتووە دواتر بە وەرەقا کەڤەر کراوە ئەم قامیشە لە پەنا گواوەوە ئەڕوێت و ئاوی پیس پاکە کاتەوە و تایە کە تۆ کاتێک ئەمە یەکێکە لە کەرەستەکانمان کاتێک کە بەکارێنی چەندێکیش فڕی بێ دووبارە شیە بێتەوە لە ژینگەکە هیچ کێشەیەک دروست ناکە یعنی تۆ توانی بە کۆمەڵێک ماتریال ئیشەکانە بکەیت کارەکانە بکەیت تا زەرەر لە ژینگەی ژنەی و لەگەڵەوەیش چەندین وەرکشۆپی ترمان هەبووە چۆن لە شتەکانی تر کە فڕێ ئەدرێن و زەرەریان هەیە تیا بتوانن بەکاری بێنەوە ئیشی پێ بکەن کۆتا پەیامت چییە بۆ تەواوی تاکەکانی نێو کۆمەڵگا ئێمە چۆن بتوانین سوود وەرگرین لەو پاشماوانی کە فڕی ئەین کە بتوانین دووبارە وەکو ڕیسایکلین سوودی لێ وەرگرین پەیامەوەی کە ژینگەکەیان خۆش بوێ و زەویان خۆش بوێ ڕاستی کوردستان کەشێکی زۆر جوان و نایابی هەیە و بتوانین ئەم کەشە بپارێزین و هەز بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر هەر شتێکە بەکاری ئەهێنین و حەز ناکەین ئێمە بەسەمڕۆ لەسەر زەویە ژین و بەس من خەمی خۆم بێ و دوای ئەوە خەمی جەنەرێشنەکانی داهاتووم نەبێ منە بێ خەمی ئەوانیشم هەبێ بێگومان. زۆر باشە دەستەکانە خۆش بێت کۆتا پرسیاریش با وەڵامەکەی وەرگرم لە ڕێگەی چ پاشماوەیەکەوە ئەو پاشماوانی کە ئێمە ڕۆژانە بەکارێنین چۆن بتوانین سوودی لێوەربگرین بۆ کارێکی تر چ پاشماوەیە دەتوانین سوودی لێوەرگرین یعنی پاشماوە زۆرە ڕاستی ئێستا ئێمە هەر کارتۆنی پیتزا بگرە یعنی بەردەم هەموو ماڵەکان پڕ بووە و ئەمە وەرکشۆپێکی ترمان کردو بۆ مناڵ چۆن بتوانن لەم کارتۆنانە ماسک و پاپیت دروست بکەن تاوکو بیکەنە دەموچاویان و شانۆیی پێ بکەن لە قوتابخانە هونەری جوانیشە بڵێ ڕاستی کەرەستەکان زۆرن زۆر باشە دەستەکانە خۆش بێ نمونەتان زۆر بێ من بۆیە ئەو پرسیارم کرد لەبەرەوەی خاتوونە گەنجەکان لە نێو چالاکیەکانیان زیاتر ئەیانەوێت پەیامە ژینگەیەکە بگەێنن زۆر باشە کۆتا پەیامی یەکێک لە گەنجە خۆشەویستەکانی ژوەر ئەگرم ئەگەر هاوکارم لەگەڵم بێت با بچین بۆ لایەن با بزانین ئەم گەنجە خۆشەویستانە کە لێرە کۆبوونەتەوە لە نێو کارگەی کللتوری شاری سلێمانی چۆن بتوانن برێوی زیاتر پەری زیاتر بە چالاکی هونەریەکانیان بن سلااوت لێبێم کاتت باش بێت پێم بڵێم وەکو گەنجێک تا چەندە ئامادەی ئەوەت هەیە پەیامی ژینگەی بڵاو بکەیتەوە بەڕاستی زۆر گرنگە ئێمە پێویستە ئەو پەیامە و ئەو مەسجدێک کە هەمومان بیگەێنین بە هەمومان هەوڵ بین کە توانین بە شێوەیەکی کاریگەرانە ئەو مەسجدێکە پێمانە بیگەێنین ئێمەش ئەمڕۆ ئەم فستیڤاڵامانەوە بگەێنین بە پەیامی ئاشتیان و بە پەیامی هونەر چونکە بەڕاستی سەرچاوانەکانمان کەمن بەڵام کاریگەریەکانی مرۆڤ بۆ سەریان زۆرن ئێمە هەر ئەم ساڵ ئەتوانین بڵێن کاریگەریەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ دەرکەوتون وشکە ساڵی و نەبوونی کەمی باران و پیسبوونی سەرچاوەکان یەکێکن لەو هۆکارانی کەوای لە ئێمە کردووە دەستکەین بە جوڵە و دەستکەین بە هەوڵدان بۆی کە ئەو سەرچاوانە پارێزین دەستی ئێوە خۆش بەخێرمە سەرچاو سپاس بۆ ئێوە بە هیوای بەردەوامی و بە هیوای ئەوەی کاری باشتر و باشتر بکەن سپاس بۆ بەشداریکردنتان دەستان خۆش بێت خۆشەویستانی ئێمە ئێوەش
سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تاوکو و ئێستا بینەرمان بوون گرنگە هەمووان بتوانین لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە هەم بەشداری بکەین هەم بتوانین هەرکەس لە ئاست خۆیەوە هەست بە بەرپرسیارەتی و پارێزتنی ژینگەی کوردستان کات هەمیشە ئاوەدان بێت ژینگە جوانەکەی کوردستان.